زمان و ئەدەبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕە چلونۆ باسی بابەتی بنچینەکانی ڕستە لێرە لەو لاپەڕەی باسی ئەوەی دەکا کە دوو جۆرە کار هەیە لە ڕستەی چونکە هەموو ڕستەک دەبی کارە چی کارێک هەبی لە ڕستەکەی ئەوجا ئەو کارە دوو جۆرە کارە یەکەچیان ناوی کاری تەواو ئەوی دیش کاری ناتەواو کاری تەواو کامە کارن بۆ وێنە لێرە دەچیت یان دەچێ دەچم دەچین چوین هەمویان ئەوانە کارن تەواون دانیشت کارە تەواوە ئاودا ئاویدا ئاومدا ئاوماندا کاری تەواوە باری کارێکی تەواوە دەفڕێت و ئەفڕێت و فڕیم و فرین و ئەو شتانە کاری تەواوە خاریان خواردی دەخۆم خواردمان هەمووی ئەوانە کاری تەواون ئەگەر هاتوو لە ڕستەکەی ئەو جۆرە کارە تەواوانە هەبوو کەواتە بێگومان دەبی یەکەک هەبی کە کارەکان ئەنجام بدا ئەو کەسایان ئەو شتا کە کارەکەی ئەنجام دەدا مەرجنێک کەسبی هەندێک جار باڵندەیە هەندێک جار بۆ وێنە باران باری باران ناوە بەڵام ناوی چیە کەسەکە ناوی بکەر واتە ئەو کەسەی کە ئیشەکە و کارەکەی ئەنجام دەدا کارەکەی دەکا ناوی بکەرە بەڵام لە کاری ناتەواو ئەو کەسەی چونکە کارەکە ناتەواوە هیچ کارێک ئەنجام نەدرایە بکەر نییە بەڵکو لە جیاتی نیهاد هەیە نیهاد کەسەکە ناوی نیهادە ناوی بکەر نییە ئەو کارانەی کە تەواون ئەو جۆرە کارانەنە کە لێرە باس کراینە بۆ وێنە لە ڕستە یەکەم دلۆڤان دەچیت بۆ قوتابخانە دلۆڤان دەچیتە خوێندنگەی کەواتە چێک بکەرەکە چێە بکەرەکە دلۆڤانە دلۆڤان ئیشەکەی دەکا فەرهاد دانیشت چێ دانیشت فەرهاد بکەرە دانیشتە ڕەزڤانی زەوی ئاودا ڕەزەوانەکە باخچەوانەکە زەویەکەی ئاودا چێ بکەرەکە ڕەزڤانەکەیە ڕەزڤان مانای چییە ڕەزڤان واتە ئەو کەسەی ئاگای لە ڕەزەکەیە یان لە باخچەکەیە زەویەکەی هەڵدەکۆڵی ئاو دەدا ئاگای لێ ناوی ڕەزڤانە یان باخچەوانە بارانباری چێ ئیشەکەی کردیە کارەکەی کردیە بارانە باران چووە باریە هاتیتە خوارێ ئیشەکی کردیە کەوەکە دەفڕێ چێ فڕی کەوەکە فڕی دەفڕێ کەواتە چێە بکەرەکە ناوی چییە بکەرەکە ناوی کەوەکەیە کەو خوێندکاریژیر لە کولتور و زمانی کوردی زۆر زۆر جێگە و پێگەچی باشی هەیە ئەوجە باشە یان باش نییە نازانم بەڵام کورد زۆر زۆر بەناوبانگن بە بەخێوکردنی کەو و هەتا جۆرەك لە جۆرە کەوەکان لێرە کە زمانە زانستیەکەشی ناوی ئەگەر لێرە تەمەشاکەین کوردستانیکە واتە بە ناوی کوردستان ئەو کەوە ناوندرا چونکە کەوەکان وەکو لێرە دەبینین یان ئەو باڵندەی کە لە چەشنی کەویە جۆریان زۆرە ناوی زانستیان هەیە بەڵام ڕاستە ئەو کەوە لە کوردستانی هەیە و لێرە ناوی کوردستانیان نەنووسیە بەڵام نووسیتیان لە لای نووسیتیشیان لە لای کاوکاس و ئیرانێ بەڵام ناوی کەوەکەی ئەوە هەر لە مێژە ئەو ناوە زانستیەی هەیە کە ناوەکە ناوەکی لاتینیە کوردستانیکە ناوی کوردستانیکەیەوە ئەگەر ویستان دەتوانن زیاتر لەسەری بخینەوە بێگومان ئاژەڵ و باڵندەی زۆری دیکەش هەیە بە ناوی کوردستانیە چونکە زۆر زۆر تایبەتە بە کوردستان لێرەش جێی لە چێ دەژین ئەو کەوە لە چێ دەژی جێیەکانیان دیاری کردیا کە کوردستانیش دەکەویتە ئەو بەشە کەسکە ئەوە لەسەر کەو
ئێستا بگەڕێمەوە دارای سێو خوار، دارا سێوی خوارد، کەواتە خواردنیش کارەکی تەواوە. چێ بەو کارە تەواوی هەستایە؟ دارە. ئێستا پێشی بچمە لای نێهاد و کاری ناتەواو، با بزانین کارێ تەواوەکان کامانن. کارە تەواوەکان گوتمان دەفڕێت، دەفڕێت، فڕی، فڕین، هەموو ئەوانە ڕابردوو ڕانەبردوو بۆ کەسی یەکەم و دووەم و سێم کێشەنیە گرنگ لە فڕینەوە هاتیە. فڕین کەواتە کارێکی تەواوە. هەموو ئەو زۆر هەموو ناڕەنگە، بەڵام زۆری کارەکانیش بەهۆی وشەی نیشتن دروست دەبن، وەکو دانیشتن، دانیشتم، دانیشتی، دانیشتین، دانیشتن، دانیشتبوو، دادەنیشێ، ئەوانە هەمویان کاری تەواون. هەڵنیشت بۆ وێنە باڵندەکە هەڵنیشت، یان مریشکەکە هەڵنیشت، یان فڕۆکەکە نیشتەوە، ئەوانە ئەوەی نیشتی لەگەڵ بوو، کەواتە زۆربەی زۆریان ڕەنگە ببنە کار. هەستان، دیسان لە خەو هەستانە سەر پێ، ئەوەش هەر کارێکی تەواوە و بکەری دروست دەکا. شوشتن هەروە، دەست شوشتن، جلک شوشتن، ددان شوشتن، دەستم شوشت و جلکم شوشت، ددانم شوشت، ددانی شوشت، جلکیان شوشت، جلکمان شوشت بوو، هەموو ئەوانە کاری تەواون. و هەروەها خواردن، نانی خوارد، سێویان خوارد، سوێندیان خوارد، ئەوانە هەرچ خواردن، خواردی، خواردمان، خواردتان، خواردبووی، ئەوانە هەمویان کاری تەواون. ڕۆیشت هەروە، ڕۆیشتم، ڕۆیشتن، ڕۆیشتی، دەڕۆیشت، ڕۆیشتبوون، ڕۆیشتبوو، ئەوانە هەمویان کاری تەواون. هاتبوو، هاتم، هاتن، هاتین، دەهاتین، ئەوانە هەمویان کاری تەواون. لێرەش هەتا بە بیرمان بێتەوە هات کارێکی تەواوە. لێرە تۆزێک گۆرانیەک هەیە لەلایەن عومەر ڕەزا دەربارەی هات. نەمزانی وەقتی دووبەتی پێ دەربەتی هاتم، نەمزانی وەقتی دووبەتی پێ دەربەتی هاتم، 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 ئەوەش دەربارەی وشەی هات. ئێستا کاری دیکە کڕیم. خوێندکاری ژیر زۆر گرنگە لە کاتی نووسینی، هەموو جارێ دووبارە دەکەمەوە. لە کاتی نووسینی وشەی کوردی، نووسینی کوردی پێویستە تەختەکلیلەکەت کوردی بی. دەنا ناتوانێ، دەنا دەتوانی بێگومان، بەڵام نابی. زۆر تێک دەچی زمانی کوردی. ئەگەر بۆ وێنە وشەی کڕیم بە کریم بنووسی، یەکە دەخێنیتەوە کەریم، وەی زانیە ناوە، نابی. دەبی بنووسین کڕیم، کڕیمان، کڕیتان، کڕیان، کڕی بووی، دەکڕێ، ئەکڕێ، ئەوانە هەمووی کارە. کردنیش زۆر وشەی پێ دروست دەبی، وشەی کار. کردن بۆ وێنە ڕاوکردن، وردی کرد، وردکردن، شانەی کرد، شانەکردن، حەزی کرد گەشتێک بکە، تەماشای کرد، تەماشاکردن، تەماشا دەکا، وردی کرد، پرسیاری کرد، سەیری کرد، گەشەی کرد، هەڵی کرد، بایەکی توند هەڵی کرد، هەستی پێ کرد، هەستی پێ دەکا، پرسیار دەکا، و سیر دەکا، گەشە دەکا، ئەوانە
بەدەیان یان بە سەدان وشەی دروستکەی کە کارە و کردی لەگەڵە هەمویان ئەوانە وشەی یان کاری تەواون. بوو لێرە ئەو بووەی ناوی دوو جۆرە بوو هەیە کە چیان تەواوەیە کە چیان تەواو نییە، بەڵام لێرە ئەو بووە شتەشکەیە ئەوە لەگەڵ بۆ وێنە لەدایک بوو. لەدایک بوون ئەوە کردارەکی تەواوە. گەورە بوو، گەورە بوون کردارەکی تەواوە. گەشەی کردواتە، گەشەکردن و گەورە بوون. دروست بوو یان ساز بوو، چێشتەکە شیوەکە ساز بوو. ئازاد بوو، ڕازی بوو، ماندی بوو. ئەوانە لەگەڵ بووی دێن ئازاد کرا یان ئازاد بوو. ئەوە لە کردنیشەوە دێ، لە دەتوانین ئازاد بوو یان ئازاد کرا کەواتە ڕابردوو ڕانە بردووە. ئازادیان کرد کەواتە ئەوە کارەکی تەواوە. شتی دیش کەوت یان کەفت یان کەت بۆ وێنە نەخۆش کەت، نەخۆش کەفت یان نەخۆش کەوت. سەرکەفتن، سەرکەفتین، ئێمە سەرکەفتین، سەرکەوتین، سەرکەوت، پاشە کەوت، دوا کەوتم یان پاڵ کەوتیە، پاڵ کەوتم. سەر ئەکەوین، سەر دەکەوین. بۆ ئەوەندە دوا کەوتی لە کاتێک دوو کەس بەڕێوە دەڕۆن، یەکە چیان لە پێشەوە دەڕوا، پێشکەوتی ئەوی دیکە دوا کەوتیە تۆزەک دەڵێ لەبەرچ ئەوها دوا کەوتی لە دوای من دەڕۆی. ئەوەش ئەوە. پاشان کرداری دیکە خوێندی، دەخوێنم، خوێندمان، خوێندت، خوێندی، خوێندبووی، خوێندبوومان، نووسین و نووسی بووی، نووسیمان، سڕیەوە، دەسڕێتەوە، سووتاندی، دەسووتێنێ، ئەسووتێنێ، ناردی، دەنێرێ، هێنای، بردی، دیتی، دیتم، دیم، دەبینم، ئەبینم، دیمان، من دیت، دیت. ئەوانە هەمویان کاری تەواون. هەروەها وەڵامی دایەوە، پرسیاری کرد بەڵام وەڵامی دایەوە، دایەوە وەڵامی دایەوە بەیەکەوە. ئەوە کردارە. بانجیدا، سەری هەڵدا، دەستی پێکرد، غاریدا، ڕووناچیدا، پرشنجیدا، تاویدا. تاودان لە کاتی بۆ وێنە سواری ئەسپی دەبی، ئەسپەکەی تاو دەدەی هەتا زیاتر بە غاربی بە خێراتر بڕوە. لێیدا، یارمەتیدا، سەری هەڵدا، دووجار نووسیتم لێرە و لێرە ببورن. بڕیاریدا، هانیدا، هانی یەکەچی دەدەی بخینی، خوێندن باشە، ئەگەر بخینی زانیاری زۆر فێر دەبی، دەبی بە پزیشک، بۆ وێنە هانی دەدەی. جوونیدا یان جوێنیدا، ئەوەش هەر هەیە. بازیدا، بازدان. کۆڵیدا، لێرە کۆڵی داواتە ئیدی وزەی نەما، تااقەتی نەما، نەیتوانی هەتا دوایی ئیشەکەی ئەنجام بدا، کۆڵی دەدا. گفتی پێدا، گفت پێدان، بەڵێنی پێدا. هەندێک جار دا ڕەنگە لە پێشەوەی وشەکەبی، داینا، دای خست، دای تەکان، بۆ وێنە دای وەران. ئەوەش هەیە. کەواتە هەموو ئەوانە کرداری تەواون. هەروەها وشەی گرتنیش زۆر بەکاردێ. بەرگەی گرت، نەخۆشیێک کرد توش دەبی بەرگەی دەگری، بەرگەی گرت، بەرگەی نەخۆشییان بەرگەی نەگرت، هەر کردارە. مانی گرت، مانگرتن واتە ئیشی ناکەی. زۆربەی زۆری کرێکاران زۆر جارمانی دەگرن چونکە موچەکەیان کەمە، چونکە ئیشەکەیان قورسە،
یان مانی گرت لە خواردن بۆ وێنە ئەگەر ئەوانەی زۆر کەسیان زیندانینە چەند ساڵ لە زیندانێ دەمینێنەوە بەبێ ئەوەی هیچ دادگایی بکرێن دەچن دەکەن مانی دەگرن خواردنی ناخۆن خواردنەوەی ناخۆنەوە ئەوەش مانگرتنە لە خواردن. ڕۆژووی گرت هەندێک کەس ڕۆژووی دەگری مانگەک ڕۆژووی دەگری یا هەندێک کەس هەر لۆ ئەوەی تەندروستی باشبی بە ڕۆژوو دەبی تەنیا ئاوی دەخواتەوە هەر ڕۆژوو گرتنە. هەندێک لە هەندێک کولتور ڕۆژووی دەگرن هەر ئەوەیە کە بەروبوومی ئاژەڵی ناخۆن بەڵام شتیدی دەخۆن هەر ڕۆژوو گرتنە کەواتە ڕۆژوو گرتن یان بە ڕۆژی بوون زۆر جۆری هەیە. هەڵی گرت شتێکی هەڵدەگری سەری گرت هەندێک شت سەر دەگری پیلانەکت دانایە سەر دەگری بەڵام بۆ وێنە ڕەنگە پیلانێک دانەی لە زانکۆی بخینی سەر نەگری بۆ وێنە نەخۆشیەک بڵاو دەبیتەوە ناتوانانی بخینی پیلانەکەت سەری نەگرت. دەستی گرت لێرە وەک ئەوەی وایە یارمەتیدا. بەری گرت لێرە بەرگرتنی دار و درەخت ئەو داران بۆ وێنە هەنارەکە بەری گرتواتە هەناری دایە دەتوانین لە بەروو بوومەکەی بخۆین. وەری گرت وەرگرتن نامەکەی وەرگرت. پەتای گرت واتە نەخۆش کەوت پەتای نەگرت. ئاگری گرت ئاگرگرتن یان گڕی گرت. گوێی گرت گوێگرتن لە ڕادیۆ گوێگرتن لە قسەی خەڵکی. ڕای گرت ڕاگرتن شتێکی ڕادەگری لەسەر دەستان ڕای گرت. ماسی گرت ڕاوی کرد سۆڕاوێ. هەروەها خست دەری خست سەری خست دەرم خست بە درۆی خستەوە وتی ئەوە ڕاست نییە. پێشی خست بۆ وێنە دەچیە نەخۆشخانە یەکێک پێش یەکێک دێخن لەبەر چ ئەو نەخۆشت پێش من خست. دای خست دەرگاکەی داخست دەرکەکەی داخست پەنجەرەی داخست. هەڵی خست یان هەڵدێخم هەڵم خست جلکەکانم هەڵخست. پێش خست و دوا خست دژی یەکدینە. بەڕێی خست بەڕێکردن. ڕێکی خست هەندێک جار بۆ وێنە جلکەکانت ڕێک دێخی باشدایان دەنێی کراسەکان بەجیا پاڵتۆیەکان بەجیا گۆرەویەکان بەجیا ڕێکیان دێخی وانەکانت ڕێک دێخی. پشت گوێی خست واتە جێی پێنەدا. پشت گوێی خست دووری خستەوە بە تایبەتی لە سیاست هەندێک جار ئەوانەی لە سیاست یان حکومڕانی دەکەن ئەگەر ڕاو بۆ چوونی یەکەشکەیان بە دڵ نەبی دووریان دەخەنەوە لە ئیشەکەی لایان دەبەن لەسەر ئیشەکەی پێدەنن دووری خستەوە. ئەوانە هەمویان چ بوون؟ ئەوانە هەمویان کاری تەواو بوون واتە بکەر پێویستە بکەر هەبی هەتا ئەو کارانە ئەنجام بدرێ. ئێستا دەینە لای کاری ناتەواو. کاری ناتەواو کەمە زۆر کەمە و لێرە کارە ناتەواوەکە بوو لێرە لێرە دەبێت لێرە لێرە دەبێت لێرەش بۆ وێنە دایکە وان دڵسۆز بوو. دایکی وانیش ناوە دایکەچی دڵسۆز بوو. هیچ کارەکی نەکردێ لێرە تەنیا سیفەتەکەی هەیە واتە ئاوەڵ ناوەکە دایکەچی کوو بوو. ئەو دایکەچی دڵسۆز بوو. دایکەچی دڵسۆز بوو لەبەر هەندێ چونکە هیچ ئیشەکی نەکردیە تەنیا سیفەتەکەی دڵسۆزیە. هەر بەخۆی وایە هەموو ڕۆژ دڵسۆزە. دڵسۆز بوو یان دڵسۆزە کەواتە بوو لێرە هیچ کردارەکی دیکە نییە وەکو ئەوەی وایە بۆ وێنە ماندی بوو کردارە بەڵام دڵسۆز بوو لێرە کردار نییە سیفەتە کەواتە دەبی
جیاوازی بکەین لە مابەینی کەوتبوو. من لەوانەکانم کەوتبووم، ئەو کات بووم کەوتبووم بە یەکەوە دەبیتە کردارەکی تەواو، بەڵام لێرە بوو چونکە لەگەڵ دڵسۆزەکەیدایە بە یەکەوە باسی دڵسۆزەکەی دەکات، دڵسۆزی دایکەکەی دەکات، کردارەکی ناتەواوە. ئەو دایکە لێرە نابیتە بکەر بەڵکو دەبیتە نیهاد، دایکەکە نابیتە بکەر. ڕستەی دووەم، سەردار تۆلازەکێ ڕەوشەن بیرە. سەردار یەکەکی کووە، لاوەکی کووە، تۆلاز واتە لاو یان گەنجەکی کووە، سیفەتەکەی کووە، ئەو ئاوەڵناوەی درایتە پاڵ سەردار کووە، تۆلازەکی لاوەکی ڕەوشەن بیرە، ڕۆشن بیرە. ئەوجە لێرە بۆێنە ئەگەر تۆ ڕۆشنبیریت ئەو کات ئەیەکە دەبیتە ڕۆشنبیریت، ئەو های لێدێ تۆ ڕۆشنبیریت، ئێمە ڕۆشنبیرین، ئێوە ڕۆشنبیرن، کەواتە دەگۆڕدرێ بە گۆڕانی نیهادەکە. سەردار تاکە ڕۆشنبیرە، ئەو ڕۆشنبیرە، من ڕۆشنبیرم، ئێمە ڕۆشنبیرین، ئەوان ڕۆشنبیرن، یان ڕۆشنبیر بووین، ڕۆشنبیرین. ئەوانە هەموویان ئیت و ئەوانە هەموویان کاری ناتەواون. پاڵتۆکە بۆ ژیلە دەبێت، واتە بۆ ژیلە دەبێت، لێرە دەبێت، پاڵتۆکە بۆ من دەبێت، پاڵتۆکە بۆ تۆ دەبێت، لێرە دەبێت ناگۆڕێ، هەروەکو خۆیتی، بۆ ئێمە دەبێت، کەواتە دەبێت چییە؟ کارەکی ناتەواوە، پاڵتۆیەکە چییە؟ سەردار چییە لێرە؟ نەژادە. ڕستەی چارەم، فەرهەنگی هەمبانەبۆرینەی هەژار بەسوودە. کەواتە لێرە یان بەسوود بوو، لێرە کارەکی ناتەواوە، نەژادەکە چییە؟ فەرهەنگی هەمبانەبۆرینە. فەرهەنگەکە کە ناوی هەمبانەبۆرینەیە، فەرهەنگەکی چێ نووسیتی؟ هەژار نووسیتی، کەواتە بەسوودە. پێنجەم چییە؟ قوتابیەکە دەبێت بە پزیشک، قوتابیەکە دەبیتە پزیشک، کەواتە دەبێت لێرە کارەکی ناتەواوە، قوتابیەکە نیهادە. زستان سارە، زستان ساردە، سارە لێرە کارەکی ناتەواوە، زستانیش نەژادە، و سارە لەگەڵ ساردەکەی گوزارەی پێک دەینن، پێیان دەڵێن گوزارە. کەواتە بکەر و کاری تەواو، نیهاد و کاری ناتەواو. ئەوجە ئێستا تۆزە چی بخینینەوە لەسەر، یان با جارە یەکسەر تەماشای ئەو کارە ناتەواوانە بکەین. دەبێت، دبی، دبیتن، دبم، ئەس دبم پزیشک، ئەس دبم بە پزیشک. ئەو دەبێتە نانەوە، یان ئەبێ، ئەبی، ئەبم، ئەبین، ئەبیت، یان بووە، ئەوانە هەمویان بووین، ئێمە بووین بە شۆڕشگێر، بووین بە بووین بەیەکەوە بووین بە، یان ئێمە گەورەین، ئینی بەس هەیە، تەنیا ئین، ئێمە گەورەین، ئەو گەورەیە، ئەو مەزنە، کوردستان مەزنە، کاتە مەزنە لێرە
تەنیا ئەیەکە لەگەڵا. شارەکان مەزنن ئەو کاتی دەبیتە کردارە چی ناتەواو وە شارەکان دەبنە نەژات. ئێستا بچینە لای لاپەڕا 49 ببورن خستنە ڕوو. ئەگەر سەرنج بدەینە ڕستەکانی نازام لەبەر چ ئەو پیتەی بەکاردێنن لەو کتێبەی هەر تێناگەم نیوە پیتە چی ئەوە نازام بشێخینەوە. بەشەکانی یەکەم ئەمن دەنووسم بەشی یەکەم ببینە بچینە لای بەشی یەکەم دەبینین هەر ڕستەیەک لە 2 بەش پێکاتووە هەر یەکەیان لا ببین شیرازەی ڕستەکە تێک دەچواتە ناتوانین ئەمە ڕستەچی دروستکەین دلۆڤانی لا ببین یان دەچی لا ببین. ئەگەر دلۆڤانی لا ببین بەس دەچیت بۆ قوتابخانە یەکسەر دەپرسین چێ دەچی بۆ قوتابخانە. ئەگەر دەچیتی لا ببین دلۆڤان بۆ قوتابخانە نابی ئایا دلۆڤان دەخوێنی دەگەڕێتەوە لە قوتابخانە دەچی لە قوتابخانە لە قوتابخانەیە چی ئەمانایەکە کەواتە هەتا ڕستەکە تەواو بی پێویستمان بەوەیە کە هەردوو بکەرەکە و کارە تەواوکەرەکە هەردووچی هەبی شیرازەکە تێک نەچی ڕستەکە تێک نەچیکەواتە بکەرەکە و کارەکە زۆر گرنگن. دلۆڤان دەچیت بۆ قوتابخانە دیسان لێرە وشەی دەچیت ئەگەر لا بدەین ئەوی دیکەیان بە تەنیا ناتوانرێ مەبەستی ڕستەکە بداتەوە کەواتە زانیمان بکەر و کارەکە گرنگە لە هەموو ڕستەکان. بەمەدا بۆمان دەردەکەوێت کە هەموو ڕستەیەک لەسەر 2 بنچینە دادەمەزرێت. ئەگەر کاری ڕستەکە کارێکی تەواو بوو بنچینەکە چییە؟ بکەر و کار. بکەر و کار ئەو لێرە باز دەکە لە ڕستەکان دلۆڤان بکەرە دەچیت کارە فەرهاد بکەرە دانیشت کارە ڕەزڤان بکەرە ئاویدا کارە. ئەوە پێی ناوێ ئەمن زیاتر ئەوانە بخینمەوە بەڵام ڕەنگە هەروە بە خێرایی بخینمەوە لە ئەو کەسانەی ڕەنگە خوێندنەوەیان باش نەبی. کەواتە لێرە دەخینمەوە لێرەڕا لە ڕستەی دلۆڤان دەچیت بۆ قوتابخانە ئەگەر وشەی دەچیت لا بدەین ئەوی دیکەیان بە تەنیا ناتوانێ مەبەستی ڕستەکە بدات بەدەستەوە. هەروەها ڕستەکانی دیکەش بەمەدا بۆمان دەردەکەوێت کە هەموو ڕستەیەک لەسەر 2 بنچینەدا دەمەزرێ ئەگەر کاری ڕستەکە کارێکی تەواو بوو بنچینەی ڕستەکە بەم شێوەیە دەبی یەکێکیان بکەرە ئەوی دیکەیان کارە وەکو لە مەولا ڕوونی دەکەینەوە. لە ڕستەی دلۆڤان دەچیت بۆ قوتابخانە وشەی دلۆڤان ناوە بکەرە چونکە کارێکی کردووە وشەی دەچیت کارە چونکە کردەوەیەکی پیشانداوە کە دلۆڤان کردوویەتی. لە ڕستەی فەرهاد دانیشت وشەی فەرهاد ناوە بکەرە چونکە کارێکی کردووە وشەی دانیشت کارە چونکە کردەوەیەکی پیشانداوە کە فەرهاد کردوویەتی. و لە ڕستەی ڕەزڤانی زەوی ئاودا وشەی ڕەزڤان ناوە بکەرە چونکە کارێکی کردووە وشەی ئاودا کارە چونکە کارێکی پیشانداوە کە ڕەزڤان کردوویەتی. ڕستەکانی دیش هەمووی بەو جۆرە لە ڕستەی باران باری وشەی باران ناوە بکەرە چونکە کارێکی دراوەتە پاڵوە وشەی باری کارە چونکە کارێکی پیشانداوە کە دراوەتە پاڵ بکەری باران. لە ڕستەی کەوەکە دەفرێت وشەی کەوەکە ناوە بکەرە چونکە کارێکی کردووە وشەی دەفرێت کارە چونکە کارێکی پیشانداوە کە کەوەکە دەفرێت. ئەوەی ڕاستی بی نەدەبوایە ئەوەندە زۆر دوو پاتی کەنەوە چونکە یەکجار تێگەیشتین کە بکەر و کار و دارا سێوی خوارد وشەی دارە ناوە بکەرە چونکە کارێکی کردووە ئەو هەموو جارێت چونکە کارێکی کردووە پێویست ناکە ئیدی. ڕستەی کاری تەواو 2 بنچینەیە یەکەچیان بکەرە ئەوی دیشیان کارە. ئێستا دەچینە لای ڕستەکانی دیکە.
ڕستەکانی دیکە بگەڕێمەوە. ئێرە دڵسۆز بوو، تۆلازەکێ ڕۆشنبیرە، پاڵتۆکە بۆژی لە دەبێت بوو، ئەوە دەبێت بزانین کو باسی لێوە دەکەن. ڕستەی ئێرە ئەگەر سەرنج بدەینە ڕستەکانی بەشی دووەم، دەبینین کە هەر ڕستەیەک لە ئەویش لە دوو بەش پێکاتوە، ئەویش ئەگەر یەکەچیان لا بین شیرازەی ڕستەکە تێک دەچیوە لە مەبەستەکەی ناگەین. هەموو ڕستەیەک دیسان لەسەر دوو بنچینە دامەزرایە، بەڵام ئەگەر کاری ڕستەکە کارەچی ناتەواو بوو، بنچینەکانی ناویان بکەرنیە. یەکەچیان ناوی نیهادە، ئەوی دیکەش ناوی گوزارەیە. گوزارە واتە کارەکە لەگەڵ سیفەتەکەیان هەواڵ ناوەکە دەبیتە گوزارە، بەیەکەوە دەبنە گوزارە، نەک بە تەنیا. لە ڕستەی دایکەوان دڵسۆز بوو وشەی دایک ناوە نیهادە، چونکە سیفەتێکی دراوەتە پاڵ، سیفەتی دڵسۆزی، و وشەی بوو کارێکی ناتەواوە. بە یاریدەی وشەی دڵسۆز بووە بە گوزارە، سیفەتێکی دراوەتە پاڵ. واتە هەمیشە دەبی بڵین بە یارمەتی دڵسۆز بووە بە گوزارە. لە ڕستەی سەردار تۆلازەکێ ڕەوشنبیرە، سەردار تۆلازەکێ ڕەوشنبیرە، وشەی سەردار ناوە بەڵام نیهادە، چونکە سیفەتێکی دراوەتە پاڵ، ئەویش سیفەتی چیە؟ ڕەوشنبیری. و ئەو وشەیە کارەکی ناتەواوە، بە یاریدەی وشەی ڕەوشنبیر بوویتە گوزارە و سیفەتێکی داوەتە پاڵ سەردار. لە ڕستەی پاڵتۆکە بۆژی لە دەبێ، وشەی پاڵتۆکە ناوە و نیهادە، چونکە هەواڵێکی دراوەتە پاڵ، و وشەی دەبێت کارێکی ناتەواوە، بە یارمەتی وشەی بۆژیلە بووە بە گوزارە. کاتە هەمیشە دەبێت بە یارمەتی، بە یارمەتی چ بوویتە گوزارە. لە ڕستەی فەرهەنگی هەمبانە بۆرینەی هەژار بەسوودە، وتەی فەرهەنگ ناوە نیهادە، چونکە سیفەتێکی دراوەتە پاڵ، ئەو سیفەتە چیە؟ بەسوودە، بەسوود، سوودی هەیە. و وشەی کارێکی لێرە نابی بڵێن پیتی چونکە وشەیە، بەڵام وشەکە لە یەک پیت پێکاتیە. بە یاریدەی وشەی بەسوود بووە بە گوزارە، سیفەتێکی دراوەتە پاڵ فەرهەنگ. لە ڕستەی قوتابیەکە دەبێ بە پزیشک، وشەی قوتابیەکە ناوە نیهادە، چونکە هەواڵێکی دراوەتە پاڵ، و وشەی دەبێت کارەکی ناتەواوە، بە یارمەتی وشەی پزیشک بووە بە گوزارە و هەواڵێکی داوەتە پاڵ قوتابیەکە. و لە ڕستەی زستان سارە، وشەی زستان ناوە نیهادە، چونکە سیفەتێکی دراوەتە پاڵ، وشەی کاری ناتەواوە، بە یارمەتی وشەی سار بووە بە گوزارە، سیفەتێکی داوەتە پاڵ زستان. کەوا بوو لە ڕستەی کاری ناتەواو، بنچینەکانی ڕستە نیهاد گوزارە، لە کاری تەواو بنچینەکانی ڕستە بکەر و کار. دەستور ڕستە لە سەردوو بنچینە دادەمەزرێ لە زمانی کوردی. ئەگەر یەکێکیان لا ببین ڕستەکە تێک دەچی، لە مەبەستەکەی ناگەین. ئەگەر کاری ڕستەکە کارێکی تەواو بوو، بنچینەکانی ڕستە دەبنە بکەر و کار. ئەگەر ڕستەکە کارێکی ناتەواو بوو، بنچینەکانی دەبنە نیهاد و گوزارە. بکەریش ئەو کەسەیە، ئەو شتەیە کە لە ڕستە کارێکی کردووە، یان کارێکی دەکا، یان کارێکی دەدرێتە پاڵ. کاریش ئەوەیە کە کردەوەیەک پیشان دەدا کە دەدرێتە پاڵ کەسێک یان شتێک. نیهادیش ناوە یان جێناوە. جێناو چییە؟ جێناو بۆ وێنە لە جیاتی بنووسم فەرهاد، دەنووسم ئەو جێناوە، واتە جێی فەرهادی گرتیتەوە، ئەویش هەر دەبیتە نیهاد. جێناوە، جێناوە و نیهادە.
ئەو یان بۆ وێنە کوردەکان ئەوان دەتوانین بڵین ئەوان لە جیاتی کوردەکان ئەوان یان کوردەکان ئێمە ئەوە جێناوە من ئێمە ئەو ئەوان تۆ ئەو ئێوە ببورن ناچاربووم تۆزێک ئاوی بخۆمەوە ناو جێناو گوتمان من ئێمە تۆ ئێوە ئەو ئەوان ئەنگۆ بێگومان زۆر جێناوی دیش هەیە بە زاراوەی دیکەی کوردی کە من لێرە ڕەنگە هەمویان نەتوانم باسکەم هەواڵێک یان سیفەتێکی دەدرێتە پاڵ بەڵام بە هیچ کارێک هەڵ ناستی گوزارش بریتە لە کاری ناتەواو بە یارمەتی وشەیەکی دیکە ئەوە زۆر گرنگە هەمیشە بە یارمەتی وشەیەکی دیکە کە سیفەتێک دەداتە پاڵ نهاد ئەوە ئێستا لاپەڕا 54 ڕاهێنانی ژمارە 1 لەم ڕستانەی خوارەوە بنچینەکانی ڕستە و جۆرەکەی دیاری بکە بنچینەکانی چنە لێرە نێرگز کولیکەکە سپیە لێرە یە کارەچی ناتەواوە درایتە پاڵ کارەچی ناتەواوە درایتە پاڵ بەهۆی سیفەتی سپی درایتە پاڵ وشەی گوڵی نێرگز یان کولیکەکە یان گوڵەکە واتە گوڵەکە نێرگز گوڵەکی سپیە سپیە نێرگز یان زەردە یان زەرد و سپیە ئەوەی ئەمن بزانم زەردە زیاتر زەرد و سپیە سپیش ڕەنگە هەر بە تەنیا سپیش هەبی ئەمن نەزانم نێرگز کولیکەکە سپیە کەواتە لێرە بنچینەکان چنە نیهاد و گوزارە نێرگز نیهادە سپیە بە یارمەتی سپی بوویتە گوزارە باخەوان گوڵ دەچێنێ لێرە گوڵ دەچێنێت کارەکی تەواوە کەواتە باخەوانەکە ئیشەچی دەکا گوڵی دەچینێ گوڵ دەچێنێت کەواتە لێرە بکەر و کارمان هەیە دەچێنێت کارەکی ڕانە بردووە باخەوانیش بکەرە ناوە تاکە یان تاک نازانم بەڵام ناوە کۆچەرێن جافان دچنە زۆزانان کۆچەرێن جافان جافیش لێرە نووسرایە هێز یان خێڵی جافان هێزی جافان وەکو خێڵی خۆشناوان و خێڵی دیکە خێڵی جافیش کۆچەرێن جافان دچنە زۆزانان لێرە دەچن ناوەی کردارەکی تەواوە کۆچەریش بکەرە کۆچەرێن جافان دەچنە زۆزانان لێرە بکەر و کارمان هەیە ئاوەکەت دەبێت بە سەهۆڵ دەبێت کارەکی ناتەواوە کەواتە ئاوەکە چییە نیهادە وە دەبێت بەهۆی سەهۆڵەکە دەبیتە گوزارە هەنگ شیلەی گوڵ دەمژێت کارەکی تەواوە ئیشەکە ئیشەکی ڕەنگە قورسیش بی کە هەنگ ئەنجامی دەدا دەچی خواردنی پەیدا دەکا لە شیلەی گوڵان کەواتە هەنگ بکەرە دەمژێت کردارەکی
کارێکی تەواوە. ڕاستی سەر دەکەوێ سەرکەوتن کارێکی تەواوە، ڕاستی بکەرە، ئەو ڕاست سەر دەکەوی ڕاستی سەر دەکەوی کەواتە بکەر و کار. ڕاهێنانی دووەم 5 ڕستە بینەوە بە مەرجێک بنچینەی سەیانیان بکەر و کاربی، بنچینەی دوانیان نیهاد و گوزارەبی. ئەم لێرە ڕەنگە پێویستنەکە ئەو ڕستانە بهێنەوە، بەڵام لێرە دەتوانین خوێندکاری ژیر ئەو وشانە بەکاربینی ڕستەچی دروست بکەی. بۆ وێنە ڕستەی ماسی گرەکە 3 ماسی گرت. ماسی گر دەبیتە بکەر، ماسی گرت دەبی بە کارێکی تەواو. یان باوکەکە منداڵەکەی هەڵگرت، باوکەکە منداڵەکەی هەڵگرت، بە باوەشیەوە هەڵگرت دەبیتە کارێکی تەواو و باوکەکەش دەبیتە بکەر. کەواتە بەکاربینە ئەو وشانە لۆ ئەوەی ڕستەچی دروست بکەی بکەر و کار، ئەو وشانەش لێرە بەکاربینە لۆ ئەوەی ڕستەچی دروست بکەی. بۆ وێنە ئەو دەبی بە گۆرانی بێژ، ئەو دەبێ بە گۆرانی بێژ، ئەو لێرە نەژادە دەبێژ کارێکی ناتەواوە لەگەڵ وشەی گۆرانی بێژ دەبن بە گوزارە. یان ئەوان بوون بە پێشمەرگە، ئەوان لێرە جێناوە و بوون کارێکی ناتەواوە، هەرچەندە بوون بە پێشمەرگە کارێکی زۆر تەواوە، بەڵام لێرە لە ڕووی ڕێزمانەوە ئەوان هەر ئەوانن بەڵام بووینە پێشمەرگە. بۆ وێنە کەواتە بەکاربینە ئەوانە هەتا بتوانی ڕستەی دروست بکەی. ئێستا بێمەوە لای لاپەڕەی چەندەم بوو؟ لاپەڕەی 54. ڕاهێنانی دوو ئەو کارانە لە ناو بۆشاییەکانی خوارەوە دانێ. ئەوانە کارن پشکوتن کە خونچەیە دەبیتە گوڵ بۆ وێنە، یان دەبیتە خونچەی هەنار، گوڵی هەنار دەبیتە هەنار، بۆ وێنە پێ دەڵێن خونچەکە پشکوت. یان پشکەفت ڕەنگە. بەزاندن واتە سەرکەوتن زاڵبوون بەسەری بەزاندن. درێژکردنەوە، ڕاگەیاندن لە هەواڵەکەی ڕاگەیاند، دەست پێکردن سەرەتا، گرتەوە شوێنەکەی گرتەوە واتە گرتەوە لێرە وەهاتن. ئەوانە هەمویان کارن دەبی لێرە دایان نێ. هەرچەندە ئەمن هەستم نەکرد زۆر ئاسانە ئەوەی ڕاستی بی، بەڵام نازانم هەندێکم دروست کردیە، هیوادارم ڕاست بی. ئەگەر ڕاستیش نەبوو کێشە نییە، هەر ئەوەیە کە گفتوگۆ بکرێ لەسەر ئەو پارچە نووسینە. گەلی کوردستان شێرانە ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری 1991. چ بنووس؟ گەلی کوردستان شێرانە ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری 1992. هەرچەندە نووسیتم گەلی کوردستان شێرانە ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری دەست پێ کرد. زۆر باش نەنووسرایە، هەتا ڕادەیەک سەخت نووسراوەی ڕاستی بی. گەلی کوردستان شێرانە ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری 1991 دەست پێ کرد، چونکە دەبوایە نووسرابە ئەوها ئێچیان کردبە 1991 زاینی دەست پێ کرد. بۆ وێنە نازانم ئەوەش کو دەخێنرێتەوە.
زاین یان زاینی ئەوها ڕەنگە بخێنرێتەوە. دەست پێ کرد پاشان لێرە نووسرایە هێزی ئەوجە لێرە شەڕ ئایا ئەو شەڕە بەواتای جەنگ دێ یان ئەو شەڕە بە هێزی شەڕ و هێزی خێر پێچەوانەی هێزی خێر دێ کاتە شەڕ لێرە دوو مانای هەیە خێر و شەڕ یان شەڕی نێوان بۆ وێنە شەڕی جیهانی یەکەم و جیهانی دووەم و شەڕی ئەو شتانە ئایا کامەیە لێرە ئەمن نەمزانی کامەیە لەبەر هەندێ هێزی شەڕی ئەو هەمدانە کە مەبەستیان شەڕواتە دژی خێر هێزی شەڕی بەزاند ئەوهای دادەنێم لێرە بنووسم بەزاند ئەو جە نازانم هەتا چەند سەرکەوتومە بە زاند. پاشان هێزی شەڕی بەزاند دەبوایە ئەوەی ڕاستی بی لێرە هیچ نەخاڵ نا وێرگۆڵ نا هیچ شتێک نییە نابی ئەمن 20 وشەی بخینمەوە بەبێ ئەوەی هەناسەی بدەمەوە کاتە هەڵا هەیە بەداخەوە کە ئەو هەڵانە لە کتێبی کوردی هەیە کتێبی کوردی لە کاتێک کە خوێندکاران فێری نووسینی کوردی دەکەن بە خۆیان لە پێشەوە باسی وشەی ڕاگەیاندن دەکەین کە ڕاگەیاندن دەبی ئەمە خاڵی دانین لە کۆتایی وشە ئێستا خوێندکار ناوێ ئەدیکا ئەوە وشە ڕاگەیاندنە ئەوە چییە خاڵ لە چێیە وێرگوڵ لە چێیە هێمای سەرسوڕمان لە چێیە نەدەبووە لێرە هێمای سەرسوڕمان هەوە دەبوایە هەوە چونکە نووسرایە گەڵی کوردستان شێرانە ڕاپەڕی نەمەزنەکەی بەهاریان دەست پێ کرد دەبووە هێمای سەرسوڕمان هەبووە چونکە ئەوە وانەک پێش ئێستا باسی سەرسوڕمان دەکەین ئێستا کە دەینە سەرنووسین دەبی ئیشەکەشمان هەر وەکو قسەکانمان بی کەواتە کەم و کوڕیەکان بە چاوی خۆتان دەبینن خوێندکاران ئەنگۆ ئەو کەم و کورتیانە مەکەن چاچیان کەنەوە دەبوایە لێرە یان خاڵ هەبی یان هێمای سەر سوڕمان هەبە موژدەی سەرکەوتنی ڕاگەیاند غونچەی ئەمن بام دەمنووسی خونچەی نووسیتیانە غونچەی خونچەی ئازادی کە بە خوێنی شەهیدان ئاو درابوو دەمی پشکوت کامەرانی هەموو لایەکی گرتەوە پەرلەمان و حکوومەتی کوردستان هاتنەکایەوە واتە دروست کران و سەرکەوتن ڕاگەیاندرا و هەموو لایەکی گرتەوە واتە لە هەموو لایەک کامەرانی و خۆشی هەبوو نەک هەر تەنیا لەلایەک ئەوە لێرە ئەو وشەیە ئەمن بەکارم نەینە ئەو جە نازانم هەتا چەند ئەمن ڕاستم لەو ئیشە ڕاهێنانی 4 55 لاپەڕە 55 ئەو ڕستانەی خوارەوە شلۆڤە بکە شەرمین دەچێت بۆ قوتابخانە دەچێت چونکە کردارەکی تەواوە کارێکی تەواوە کەواتە شەرمین بکەرە ناوە دەچێت کارێکی ڕانە بردووە بۆ ئامرازی پەیوەندیە قوتابخانەش تەواو کەرە بەهاری کوردستان ڕەنگینە لێرە ڕەنگینە لێرە کارێکی ناتەواوە بەهاری کوردستان بەهاری لێرە بەهار ناوە بەڵام بکەر نییە نیهادە و کوردستان تەواوکەرە کاری ناتەواوە بەهۆی سیفەتی ڕەنگین دەبیتە چ گوزارە دەبیتە گوزارە ئەوە تەواو بووین لەو وانەیەش هیوادارم سوودی هەبی هەتاوانەیەکی نوێ هەر بژی